لە ڕۆژی جیهانی کەم ئەندامانی کوردستان داوای باشترکردنی ژیان و گوزەرانیان و جێبەجێکردنی یاسای تایبەت بە خاوەن پێداویستە تایبەتەکان دەکەن. زۆر بەداخەوە حکوومەت هەر بەڵێنێک دەداتن بەرامبەر بە هەر بڕیارێک کە دەیداتن ئەبەدەن جێبەجێ ناکاتن. ئاوڕنەدانەوەی حکوومەت لە ژیانی خاوەن پێداویستیە تایبەتەکان گوزەرانی ئەو توێژەی زۆر قورس کردووە، ڕۆژانە ژیانیان بە کولەمەرجی دەبەنە سەر، بۆی ئەوان لە ئێستادا هیچ ئومێدێکیان بە حکوومەت نەماوە کە خەمیان لێ بخوات. پێویستە لەسەر حکوومەتی هەرێم زیاتر ئاوری لێ بداتەوە، بە چاوێکی بەسۆز و بەزەی تەمەشای کەم ئەندام نەکرێت، بەڵکو وەکو کەسێکی ئاسایی تەمەشای بکرێت و پشتگیری لێ بکات. موچەی کەمەندامان کەمە، بڕەکەی 150,000 بوو، بەڵام ئێستا 120,000 پێویستی بە زیادکردنەوە بە پێی ڕێژەی دەرەجەی عزەکانیان و بە پێی ئەوانەی کە خێزاندارن پێویستە ڕەچاو بکرێ، بە یاسایەک هەموار بکرێت و تعدیل بکرێت. بەداخەوە لەم یادەدا ناتوانم وەکو سەرۆک کۆمەڵە پیرۆزبایی لە کەمەندامانی کوردستان بکەم بەهۆی ئەو بارودۆخەی کەوا کەمەندامان و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی تێیدا دەژین. یعنی ئێمەش بەشێکین لەم کۆمەلگای، مادەم کۆمەلگا بە چێشۆ گرفتی هەبی حتمەن کەمەندامانیش بێبەری نینە. یعنی من بە هەموو لایەنێکی ڕادەگەیەنم کەوا ئەگەر بێت و من خودی خۆم دەڵێم لە هەموو کەمەندامان باشترم، بەڵام لە ژیانی ڕۆژانەمدا سەدان کێشە و گرفتم دێتە ڕێگا، باشە ئەی کەمەندامان ئاسایی دەبیت چۆن بن بە حکمی ئەو پێگەیەی کە هەمە، بە حکمی ئەو وەزعەتێک کە من هەمە زۆر باشترم، بەڵام بەداخەوە ئەو چەندین کێشە و گرفتم هەیە. بەس لێرکانەشدا ئەوەی کە مایەی نیگەرانی هەموو کەمەندامانە زۆر بەداخەوە حکوومەت هەر بەڵێنێک دەداتن بەرامبەر بە هەر بڕیارێک کە دەیداتن ئەبەدەن جێبەجێ ناکاتن. ئەوە بەڕاستی مایەی نیگەرانیشی زۆر بەهێزی هەموو کۆمەڵە و ڕێکخراوە کەمەندانەکانی سەراسەری کوردستانە زۆر بەداخەوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕاهەتە دەگاتە دوا کەسی دام و دەستگا حکوومیەکان هەر بڕیارێک بدرێتن هیچ جێبەجێ ناکرێت. نەخێر تەبعاً دابین نابێتن، بەڵام چاوەڕێن ئیشاڵڵا باشتر بێ. بەگشتی چاوێک بە کەمەندامان بخشێنێتەوە و پێویستە بژێوی ژیانمان چاکتر بکاو. لە ناوەڕاستی ساڵی 2013ەوە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم بە بیانی و قەیرانی دارایی هیچ کەم ئەندامێکی تازەی ناونووز نەکردووە بۆ ئەوەی مانگانە هاوکاری بکات، ئەوانەشی کە هاوکاری داراییان دەکات ڕێژەیەکی زۆر لە موچەکەیان پاشەکەوت دەکات، لە کاتێکدا بەرزترین موچەی کەم ئەندامان بەبێ پاشەکەوت تەنها 150,000 دینارە. حتا پێش ئێستا 107,000 کەم ئەندام لەلای ئێمە ناونووس کرابوو موچەی خۆیان وەردەگرت، بەس لە ساڵی ڕابردوو بە فەرمانێکی وەزاری لجنەیەک دانڕا بۆ پێداچوونەوە تەوان بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی وەزیران لجنەی بەدوادەچوونی کاروبارەکان وەزارەتەکان لجنەیەک دەڕا بۆ پێداچوونەوەی و دووارە پشکنینی کەم ئەندامان لەو لجنە نزیکەی 15,000 کەس دەرنەچوون شمول نەکران، لە شمول دەرچوون و هەروەها 6,000 کەسیش نەهاتوونەتەوە پشکنین. ئەو ژمارەی ئەوەلی کە ئێستا بەدەستمان کەوتووە کە ماونەتەوە 8,111 کەم ئەندامن، بەڵام ئەوانەی کە دەرنەچوون مافیتانە لێدانیان هەیە و لجنەی ئیستئنافی لە وەزارەتی تەندروستی دانراون لە پارێزگاکانی هەولێر دۆک سلێمانی دەتوانن سەردانی ئەو لجانە بکەن. ئەگەر یەکێک دەرچوو جارێکی دیکە دەگەڕێتەوە موچەکەی دەگەڕێتەوە. بە کام یاسا کەمەندامانتان برسی کرد؟ بە کام یاسا بێڕێزیتان بەرامبەر کەمەندامان کرد؟ ساڵانە لە ڕۆژی جیهانی کەم ئەندامان بەرپرسانی هەرێم چەندین بەڵێن بۆ باشترکردنی ڕەوشی ژیانی خاوەن پێداویستیە تایبەتەکان دەدەن، بەڵام هیچ یەکێک لەو بەڵێنانە جێبەجێ نەکراون و ژیانی ئەو توێژەش ساڵ دوای ساڵ خراپتر دەبێت، لەلای حکوومەتی هەرێمیش نەبایە نەباران. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.